ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە بەرنامەم شەوی پانۆراما پێتانەگەینەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەترسیەکانی کۆرۆنا و بە سیاسیکردنی. هەمومان زانین کە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسیشی کوشندەیە و لە هەموو جیهاندا تەشەنی سندووە. هەرێمی کوردستان و عراقیش بەدەر نییە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و لە ئێستادا هەڵکشانی ڕێژەی تووشبوانی ڤایرۆسەکە و بە هەمان شێوە ڕێژەی مردنیش لە هەرێمی کوردستان بە ڤایرۆسی کۆرۆنا لە چاو سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زیاترە و مەترسی زیاتر بووە. لە ئێستادا هاوڵاتیان تا ڕادەیەک ینی خودپارێزی و خۆپارێزی خۆیان دەست پێ کردووە. لایەنە تەندروستیەکان و لایەنە ئیدارەکان و لایەنی حکوومەت هەموو بانگەوازیانەوەیە کە خۆمان پارێزین واتە خودپارێزی پەیڕەو بکرێت. ناگەڕێنەوە بۆ قۆناغی پێشوو کە قۆناغی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینکردنی هاوڵاتیان بوو. ئەوەی کە گرنگە ئێمە ئەم شەو لێرەدا قسە و باسی لەسەر بکەین بە سیاسیکردنی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنایە. لێرە و لەوێ هەندێک قسە و هەندێک هەواڵ بڵاو دەبێتەوە کە دەبێتە مایەی مەترسی بۆ بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود بۆ هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان. ئیشکردنی هەندێک لایەن و هەندێک میدیای دیاریکراو لەسەر ئەم بابەتە کاریگەری نێگەتیفی هەیە لەسەر مەترسی زیاتری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە چۆن بەربگرین بەم پروپاگەندانە، ئێمە چۆن وەها بکەین کە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە لێسادا لە ناو خەڵکی بە شێوەیەکی زۆر ئازبەرز مەترسی بڵاوبۆتەوە بیڕەوێنینەوە کەمی بکەینەوە هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە چ ڕێگایەک باشە بۆمە کە بیگرینە بەر. بۆ شەو میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر یاد نەقشبەندی و تەبێژی تەندروستی سلێمانیم کردو کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێربێت. دکتۆر سوپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمانە. هەروەها لە هەولێرەوە بەڕێز لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیوانی کوردستانمان لەگەڵە. کاک لوقمان جەنابیشتان بەخێر بن، سوپاستان دەکەین. سەرەتا دکتۆریات ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئەمە بەگشتی ینی باسێک لە مەترسیەکانی ئێستای ڤایرۆسی کۆرۆنا بکەین و ئاستی هەڵکشانی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوە و هەروەها ڕێژەی مردنەکانیش بەگشتی جەنابتان وەکو وتەبێژی تەندروستی سلێمانی لەم بارەوە چیە؟ پێشەکی سپاس دەکەم و بە خێراتنی کاک لوقمانەکەم. وەک خۆتان ئاگادارن لە ئێستادا بەداخەوە دووبارە یان جارێک کە هەڵکشانی ژمارەی تووشبووانمان هەبووە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان و بگرە وڵاتی عێراقیش بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەتوانم بڵێم ڕێژەی حاڵەتەکان کە نیشانەی قورسیان هەیە و ڕێژەی مردن بەراورد بە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە لە ئێستادا زۆر زیاترە کە ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ ئێمە. ئەتوانم بڵێم ئەوەی ترسی ئێمە زۆر لەسەر بابەتەکە هەیە دوو نوقتەیە. یەکەمیان سەرچاوی تووشبووەکان لە ئێستادا زۆرینیان نەزانراوە و هەروەها زۆرینەی ئەو کەسانی کە دێنە نەخۆشخانە نیشانەیان هەیە جا نیشانەکە نیشانەی سادە بێ یاخود نیشانە قورسەکان بێت. بۆیە ئەمە ئەوە ئەگەیەنێ ئێمە ئێستا لە دۆخێکی بەڕاستی مەترسیدار داین. بەڵام مەترسیدار بە مانای ئەوە نایە دۆخەکە یەکەم لە کۆنتترۆل دەرچووە و دووەم بڵین ئێمە تەواو دەستەوەستانی بەرامبەر بە کۆرۆنا نەخێر. ئێمەش لە ئێستادا دۆخەکە هێشتا لەژێر کۆنتترۆڵایە و دڵنیابن ئەگەر هاوڵاتیان تاکپارێزی جێبەجێ بکەن ئێمە ئەتوانین دۆخەکە بەرەو هێورکردنەوە بەرین و ئەم ژمارە خێرا هەڵکشانانە خاو بکەینەوانێ. چونکە بەڕاستی کەرتی تەندروستی شتێکی دوولایەنەیە، تەنها ئەرکی سەر لایەنی تەندروستی نیە بەڵکو هاوڵاتیش دەبێت پابەندی ڕێنماییەکان بێ و ئێمە بە هەموو شێوەیەک باری ئابووری هاوڵاتیانمان لەبەر چاوە دڵنیابن لە هەر بڕیارێک لە هەر پێشنیارێک وەکو کەرتی تەندروستی لە شاری سلێمانی دەیدەین باری تەندروستی و ئابووری هاوڵاتیانی وەکو یەکبیری لێ دەکەینەوە. چکە بەڕاستیەکێ لەو هۆکارانی کە ئێمە نەمانتوانی کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆی تەواوەتی کە لە سەرەتاتا توانیمان هەموو ئەو ڕێکارانی پێویستە جێبەجێ بکەین و دۆخەکە کۆنتترۆل بکەین درێژە پێدەری نەبووین. تەنها خاڵ خراپی باری ئابووری هاوڵاتیان بوو کە دەمانزانی هێڵی نێوان مەعیشەت و تەندروستی هێڵێکی باریکە و کەسێک توانای کڕینی قوتوویەکی شیری نەبێ بۆ مناڵەکەی منی ژەڵێم قەت گوێنایە بە کۆرۆنا و دەڕواتە دەرێ. لەبەرەوە دەبێت ئێمە و کەرتی تەندروستی ئەوەی لەسەرمانە ڕێنمایی هاوڵاتیانە و لایەنی پەیوەندیداریش کە بابەتی دارایی هاوڵاتیانیان لە ئەستۆیە و لەسرە دەبێت تەواو گرنگی بتەن بە دارایی چکە بەڕاستی
خراپبوونی کۆڵەکەی دارایی هاوڵاتیان کاری ئێمە ئەستەمەکە وەوا لە هاوڵاتیانی کردو ئەوەی دەیبینین نەمانی متمانەیەکە کە من دڵنیام هاوڵاتیان متمانیان بە کەرتی تەندروستی و ڕێنمایی تەندروستی پزیشکان هەیە بەڵام ئەو زەختە دەرونی و ئابووری لەسەریانە هەمووی ئێستا بەسەر کۆرۆنای شکاوەتەوانێ ڕەنگە ئەگەر کۆرۆنا باو نەبووە شتێکی کە لە ئارادا بووە هەر حاڵەتی کە دڵنیام لەسەر ئەو بابەتە بوو بۆیە من دەبێ یعنی بە هەموو لایەک کارێک بکەین یەکەم متمانی هاوڵاتیان بگەڕێنینەوانێ و ئەو زەختە ئابووریش بە هەر شێوازێک بێکەم کرێتەوە چکە ئێمەش ناتوانین لەوە زیاتریانیەوەی ئێمە لە سەرمانە دەرخستنی واقعە وە ترس بڵاوکردنەوەی ترس لەگەڵ دەرخستنی واقع دوشتی جیاوازە ئێمەوەی ئێڵێن بۆ ترساندنی خەڵک نییە بەڵام ڕاستیە و ژمارەکان ئەو پەیامە ئەگەێنن کە ئێستا ئێمە لە دۆخێکی مەترسیداردای و دەبێت هەموو لایەنێک هەموو کەسایەتێکی گشتی بە شێوازێکی زۆر هەستیارانە تەعامل لەگەڵ کۆرۆنا بکە چکە کۆرۆنا هیچ تەمەنێک هیچ کەسێک هیچ ڕەگەزێ هیچ نەتەوەیەک ناناسێ هەموو کەس واریدە توش بێ و نایشارمەوە ئەگەر بێت و ئێمە بە هەموو لایەک هەماهەنگیەکی تەواو نەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یعنی ڕەنگە تووشی کارەساتێکی مێژووی کارەساتێکی تەندروستی مرۆیی بین لە مێژووی کووردا بمێنێتەوە باس بکرێ بۆیە بەڕاستی من یەکەم تکام لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانە کە تەواو هەماهەنگ بن بابەتەکە تێکەڵ بە هیچ بابەتێکی تر نەگرێ تۆ گلەی تەیە لە حکوومەت کێشەت هەیە لەگەڵ لایەنێکە ئەمە ئەتوانی لە کەناڵی خۆت راپۆرتی لەسەر بکەی بە جیا بەڵام ناکرێتەوە بێ راپۆرتی سیاسی لەگەڵ کۆرۆنای بەیەکەوە لە یەک راپۆرتا بڕوە ئێمە پەیوەندیمان بە هیچ بابەتێکەوە نییە کە هەر کێشەیەک هەبێت یاخود هەر لایەک گلەی لە لایەکی کە هەیە یاخود هاوڵاتیانیش مافی خۆیانە داوای موچە بکەن بەڵام با تێکەڵ بە کۆرۆنا نەکرێ راپۆرتی کۆرۆنا دەکرێ وەکو خۆی چکە بەڕاستی لە هەنێک کەناڵی ڕاگەیاندن خەریکە شتەکە ئەچێتە بابێکی یعنی سیاسی یان بەراوردکردنی هەندێک ناوچە بە هەندێک ناوچە کە راپۆرتەکان بەوە دەڕنی ناوچەیەک و پاراستنی ناوچە ینی بەداخەوە ینی ئەبێ هاوڵاتیان لەوە تێبگە ینی ئێمە کە باسی کەرتی تەندروستیەکەین وەزارەتی تەندروستی یان ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لە هەر ناوچەیەک لۆدێکی زۆر هەبێ ژمارەی توشبوو بێ ئەمە ئەگەر واقعیە کە ئەمە حکوومەتە و ئەمە وەزارەتە زۆر ئاساییە پزیشکێک لە ناوچەیەکەوە بگازرێتەوە بۆ ناوچەی کە لەبەروی لەم ناوچەیە ژمارەیەکی زۆر هەیە لەبەرەوە دەبێ هەمووی بە یەک چاو و من دڵنیام لە کارمەندان و پزیشکان بە یەک جەستە و یەک جەستە کار دەکەن بەڵام هیوادارم هەموو ئەو لایەنانی تریش هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە هەمان شێوە کار بکەن و بەڕاستی هەندێک قسە دەبینی لە هەندێک کەس لە هەندێک لایەن لە هەندێک شوێن لە هەندێک کەناڵ کە جێی بەڕاستی ئەتوان بڵێم نیگەرانی زۆری ئێمەیە چونکە ئەگەر من ئێستا قسەیە بکەم دەکەس گوێم لێ بگرێت کەسانێکن ئەگەر بە باشی قسەکەن ڕەنگە سەدان کەس تەسیریان هەبێ و ئەو سەدان کەسە بەرکەوتەی هەزاران کەسن و لەناو کە سوکاری خۆیان بۆیە تکا دەکەم بابەتی کۆرۆنا پەیوەندی بە هیچ بابەتێکی ترەوە نییە ئەوەی دەبینرێ واقعی دۆخەکەیە بۆیە دەبێت ئێمە لە ئێستادا هەوڵ بین متمانەی هاوڵاتیان نەک دروستکردنی نامتمانەی لە بینی هاوڵاتی و کەرتی تەندروستیە بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان بەڕاستی جێ قوبوڵ نییە ئێمە هەموو کاری ئێمە وەکو کەرتی تەندروستی وەکو لایەن وەکو پزیشک وەکو بەڕێوەبەری گشتی وەزارەتەوەی ئێمە چۆن وا لە هاوڵاتی کەین ئاشکەینەوە من دڵنیام هاوڵاتی ئاستی کە هەندێک قسە دەکرێت ئاستی هۆشیاری هاوڵاتی کورد لە ئاستێکی زۆر زۆر باشە چونکە ئەوەی ئەوان لە ئێمەیان قوبول کرد لە سەرەتای بڵاوبوونەوە و کەرەتی تەکردن جێی شانازی بوو ئەوەی ئێستا ڕوودەدا خراپی باری ئابوووریەتی وای لێ هاتووە ڕەتفعلێکی بەرامبەر بە بابەتەکە دروست بووە لەسەر کۆرۆنا بەڵام من تکا دەکەم لە هاوڵاتیان خۆیان ئاستی هۆشیاریان ئەوە نەبەرزە ئەزانن بابەتەکە و واقعی هەموو شتەکانیان لەبەر چاوە کۆرۆنا بابەتێکی مرۆڤایەتیە و بابەتێکی جیهانیە کاکە خۆمە لە سلێمانی دروست نەکراوە و یان لە هەرێم و کاکە ئەمە هەموو مرۆڤایەتی کاکە وڵاتی ئەمریکا ئەو بودجەیی بۆ کۆرۆنای داناوە بەقەت بودجەی 10 ساڵی وڵاتی چۆک و عێراق نەکەرێمی کوردستان یعنی ئەمە گەر بەرزی ئاستی مەترسیداری نەبێ چۆن ئەم بودجەیە تەرخانەکە بۆیە تکا دەکەم ئێمە بە هەموو شێوازێک کار بکەین کە ئەمە لە هەموو جیهانە شتەکە دژی مرۆڤایەتیە بۆی بە هەموو لایەک بتوانین ئەم دۆخە بگەڕێنینەوە دۆخی سەرەتا کە ڕێکاری زۆر باشکرا بە هیوە دەستخۆش دێمەوە خزمەت جەناب دکتۆریات بەڵێ کاک لوقمان دووبارە سڵاوت لێ بێ ینی وەکو دکتۆریات نەقشبەندی ئاماژەی پێدایانی ئەوە شتێکی واقعیەوە موشمانە زینەوە تا کۆرۆنا ینی ئەمە لە هەموو جیاندا بڵاو بۆتەوە و تا زۆربەی وڵاتانی دنیا کە ینی خاوەن تەندروستیەشی بەهێزن یعنی تا بەو شێوەیە ڕوبەڕوویە بنەوە کە ناتوانن ژیانی هەندێک کەس دەمردن ڕزگار بکەن کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئیتر بۆچی لێرە و لەوێ ینی ڕەخناژیرێت یاخود بە چاوی گلەی سەیری کەرتێگەکرێت لە ناوچەیەک بۆ جێگایەکی دیکە و هەندێک ینی دەستی تۆمەت درێژەکرێت بۆ
ناوچەیەک کە بە ئەنقەست یعنی هەندێک کارەکەن کە بۆ ینی مایی هەم شڵەژانی هاوڵاتیان و هەم مەترسی زیاتر بخەنە نێو بابەتەکەەوە. بە سیاسیکردنی کۆرۆنا لە ئێستادا هۆکارەکەی چییە؟ چی ئەوێت ینی کۆرۆنا بکاتە سیاسی و ئامانجیان چییە لەم بابەتانە ئەو لایەنانی کایانەوە بکەن؟ فەرموو کاک لوقمان. بەڵ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات و بە خێراتنی کاک دکتۆرەیە دەکەم. بێگومان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خۆتانە بینن کە قۆناغی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێناوەتە قۆناغێکی تازەوە کە قۆناغێکی ئەتوانم بڵێم مەترسی جددی و خەتەرناکە، بۆیە وا پێویستەکە کە هەموو هاوڵاتیان، هەموو هێزە سیاسیەکان، هەموو لایەنەکان بە مەسئولیەتەوە هەوڵ بدەین ڕوبەڕووی ئەم قۆناغە بینەوە. بەداخەوە کە ئێمە لە قۆناغی دووەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناینە و کۆرۆنا بە تەواوی شار و شارۆچکەکاندا وردە لە تەشەنەکردندایە، ئێمە گوێبیستی هەندێک با بڵین دەنجی ناشازە بین کە زیاتر باس لەوە ئەکەن کە کۆرۆنا بە سیاسی ئەکرێ بڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بەداخەوە ئەمە ئەوەی ئێمە لە پەرلەمانی کوردستان کە من ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەرم و دوێنێ لیژنەکەمان کە پێکاتووە لە 11 ئەندامی فراکسیۆنە جیاوازەکان کۆبوونەوەمان کردووە بۆ دراسەکردنی دۆخی تازەی کۆرۆنا و لە ڕۆژگاری سەرەتای سەر هەڵدانی ڤایرۆسی کۆرۆناش لەگەڵ تەواوی بەڕێوەبەرایەتیا گشتە تەندروستیەکان و هەروها لەگەڵ یەکە ئیدارەی سربەخۆکان لە پەیوەندی و گفتوگۆدا بووینەوە لە نزیکەوە چاودێریمان کردووە. حاڵەتێکمان بەدینە کردووە کە بە ئەنقەست بەدەستی ئەنقەست لە سنوورەکان هەوڵ بدرێ خەڵکێک ئیستیرات بکرێ و بهێندرێ بۆ ئەوی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بێتەوە، چونکە بەڕاست لە ڕاستیدا ئەمە تاوانێکی گەورەیە. جگە لەوە لە فڕۆکەخانەکان با بڵێم چاودێریمان کردووە بە حکمی ئەوەی من سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و هەروەها گواستنەوە و گەیاندنم لە پەرلەمانی کوردستان، بۆیە پرسی گواستنەوە و گەیاندنیش ئێمە چاودێری وردی فڕۆکەخانەکانیشمان کردووە. ئەوەی ئێمە بینیوتمان حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان لە سەرەتای ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بە مەسئولیەتەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بوونەوە کۆمەڵێک ڕێکاری پێویست گیرابەر بۆی بتوانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزین هەمووشمان ستایشی ڕۆڵی وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان، دکتۆرە بەڕێزەکان، هێزەکانی ئاسایشی ناوخۆ، فەرمانبەرانی دام و دەستگا خزمەت گوزاری گشتیەکانمان کرد کە لە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان ڕۆڵی گەوریان بینی لە قۆناغی یەکەمدا. بەداخەوە لە ئێستادا قسە ئەکرێ بەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن لە هەندێک شوێن لە سنوورەکان ڕێگا درراوە بە ئەنقەستەوەی ئێمە تێبینیمان کردووە دوێنێش کە ئێمە 11 ئەندامی پەرلەمانی لە فراکسیۆنە جیاوازەکان هەڵسەنگاندنمان کرد، هیچ ئەندامێکی پەرلەمان، هیچ ئەندامێکی لیژنەکەمان تێبینی لەسەر ئەوە نەبوو کە ئەم حاڵەتەی بەداخەوە ئەم ڕۆژانە چەند کەناڵێکی ئیعلامی و بە دیاریکراویش یەکێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەشداری سەرچیە لە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە ئەکرێت کە کۆرۆنا بە ئەنقەست هێنراوەتە هەرێمی کوردستان بۆی هاوڵاتیان توش بن، کە من پێم وایە ئەمە تاوانێکی گەورەیە. ئەو کەسەی کە دیعایی ئەمە ئەکا بەر لە هەموو شتێک ئەبێ ئەمە بسەلمێنێ کە ئایا چێ دەرگای سنوورەکانی واڵا کردووە بۆ ئەوەی کۆرۆنا هاوردە بکرێ، یا ئەبێ بیسەلمێنێ یا ئەبێ داواکاری گشتی لەسەر ئەم پرسە بێتە سەرخەت، چونکە داوای بکات لە داواکاری گشتی و بێکی ئەم لایەنانە بخاتە ینی لایەنی بەرپرسیارەتەوە کە بەڕاستی ینی بەواقعی ئەمانە ینی سەیری بابەتی کۆرۆنا و مەترسی کۆرۆنا بکەن و نەک بێن لەم ساتە هەستیار و مەترسیدارەدا هەندێک لایەن تۆمەتبارکەن و دەستی تاوان بۆ هەندێک لایەن درێژ بن. ئەوە چیەوە؟ ئێوەن ئەندامانی پەرلەمانن یاخود نەخێر ئەبێ داواکاری گشتی بێتە سەرخەت و ئەم لایەنانە ینی چۆنەڵی بداتە دادگا بەڕاستی. ئەوە ئەرچی ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە ئەوی من بزانم ئەندامانی پەرلەمانی کوردستان یاداشتیان لەم بارەیەوە پێشکەش کردووە و یاداشتیان پێشکەش کردووە، هەروەها ئەرچی داواکاری گشتی ئێمە بینیومان لە ڕۆژانی ڕابردوو داواکاری گشتی هەندێک جار لەسەر بابەت و پۆستێکی فەیسبوک و سوۆسیال میدیا هاتۆتە سەرخەت و داوای پێشکەشکردنی بەڵگەی کردووە لە حاڵەتێکدا کە دیعایی ئەوە ئەکرێ کە ڤایرۆسی کۆرۆنا بە ئەنقەز بەدەستی ئەنقەز هاوردەی هەرێمی کوردستان کرایەوە بۆ ئەوی هاوڵاتیان تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بن. ئەمە مەسئولیەتێکی گەورەیە، ئەمە پەیوەندی بە ئەمنی بە ئاسایشی نیشتیمانی و ئەمە پەیوەندی بە ئاسایشی و سەلامەتی هاوڵاتیانەوە هەیە، بۆیە ئەرچی داواکاری گشتە کە بێتە سەرخەت لەم مەسەلەیەوە و ئەم کەسانە بانگێش بکە، ئەم جیهەت و لایەنە بانگ بکە بۆ ئەوەی بەڵگەی پێویست بخەنە ڕوو چێنە ئەوانەی کە ڤایرۆسی کۆرۆنا هاورداکەن لە حاڵەتێکدا ئەگەر سەلماندیان ئەبێ ئەم کەسە
حقوبەت بدرێ و ئیزراعاتی توندی بکرێ و بە پێچەوانەشەوە ئەوەی دیعای ئەکرا مەفروز دیعای ئەکە و ناتوانێت بیسەلمێنێ ئەبێ با بڵێن ڕوبەڕووی سزا بکرێتەوە چکە ئەمە مەسئولیەتێکی گەورەیە. من هەروەک باسمان کرد ئەوەی کە ئەو ڕێکارە پێویستیانەی کە گراوەتە بەر لە سنوورەکان بە فەرمانی وەزیری ناوخۆ بە ڕێز وەزیری ناوخۆ ئەگەر ڕێگا درابێ کەسێک لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا یاخود لە ڕێگای فڕۆکەخانەکانەوە هات بێتەوە ئەمە فەرمانی وەزیری ناوخۆی ویستووە و دوای هاتنەوەی کەرنتینەکراون و لە فڕۆکەخانەکانیشدا بنمونە فڕۆکەخانەی سلێمانی لە بیدایەتی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا یەک گەشتی فڕۆکەوانی تێدا کراوە کە ئەویش گەشتێکی فڕۆکەوانی بووە لەسەر داوای کۆمپانیای ڕۆزنەفت بووە کە 57 کارمەندی خۆیان هاتوونەتەوە و دواتر ڕاستەوخۆ هەر 57یان کەرنتینەکراون و ئەوە ماباقی گەشتەکانی تر لە فڕۆکەخانەی هەولێرەوە کراوە کە فڕۆکەکان هاتوونەتەوە بێگومان تیمی تەندروستی وەزارەتی تەندروستی لە نزیکەوە چاودێری کردو ئەوەی کەمایی تێبینیە ئەو بە ڕێزانەی کە دیعای ئەوە ئەکەن با بڵین لایەنێکی سەرچیە لە پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکی حکوومەت لە خۆیانە وەزیری ناوخۆ لە خۆیانە وەزیری تەندروستی لە خۆیانە وەزیری گواستنەوە گەیاندن لە بەرکەوتەی حیزبەکەی خۆیانە کە ئەمانە هەمویان معنین تایبەتمەندن لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم ڕۆژبینیمان کە لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی تاکیدی کردەوە کە حاڵەتی بە ئەنقەست ناردهێنان هاوردەکردنی خەڵکو و بڵاوکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمە با بڵێن قسێکی خەتەرناکە و ئەمە سەرەتایەکە بۆ دروستکردنی پشێوی دەرونی لایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بۆیە ئەمە بە هەموو شێوەیەک ئێمە لە لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر ئەمە ڕەتەکەینەوە وێڕای ئەوەی کەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێک بێنێ ئێمە لە دۆخێک داینا پێویستیمان بە پتەوکردنی یەک ریزی نیشتیمانی هەیە هەموو هێزە سیاسیەکان ئەبێ لە دۆخی ئێستادا ریزەکای خنی خۆیان تۆکمە و بەهێزتر بکەن بە تایبەت ئەو هێزانی کە بەشدارین لە حکوومەت و ئەوانەی پشتی زیاتریان بەرەکەوێ مەسئولیەتی زیاتریشانەکەوێتە سەرشان نەک بێ دیعای ئەوە بکەیوە و پروپاگەندەی ئەمە بڵاو بکەوە کە کۆرۆنا ئەمە هێزێک لە هێزە سیاسیەکان یاخود لایەنێک لایەنە سیاسیەکان هەوڵی ئەمەدا ئەگەر هێزێکی ئۆپۆزیسیۆن دیعای ئەمەی کرد با کە ڕەنگە ئێمە گوتمان ئەمە بە ئاراستەی کۆکردنەوەی دەنگ و بەدەستێنانی با بڵین دەنگ و سۆزی خەڵکە بۆ لای خۆ بەڵام حاڵەتی غەریب لەوەدایە کە یەکێک لە هێزە سەرچیەکانی پێکەنانی حکوومەت باس لەوە ئەکا کە کۆرۆنا بە سیاسیەکرێ ئەمە لایەک لە لایەکی تر ئەگەر بێتە سەر حقیقت یانێ بێ ئێوەی پەرلەمانتارانی فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم پرسە بێدەنگ نەبن و لە پەرلەمانە بەڕاستی ینی ڕاستە لە ئێستادا کۆبوونەوەکان وەسێنراوە بەڵام ئێوە بێ بە دوواداچوونی جدی بکەن داواکاری گشتی بگرنەبەر ینی کۆمەڵ ڕێکاری یاسایی دیکە هەیە بیگرنەبەر بەڵام دواتر دێمەوە خزمەت جەنابەت بۆ ئەو بابەتە کە بزانین چی بکەن ئێوەوە ئەو هەنگاوانە چیە کە لە ڕووی یاسایەوە بکرێت دەستخۆش دکتۆریات ینی ئەوەی کە بەڕاستی جارێشکە جێی دڵتەنگیەوە تا هەرم شەو 100 حاڵەتی دیکەی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەێنراوە کە 53 لە توژبووەکان بەرکەوتوی توژبوانی پێشووترن. منەمێ پرسیارەکەەوە ها بکەم ینی زۆرێک لە خەڵکی ئاسایی بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی لە تۆڕەکانی کۆمەڵایەتی گلەی و گازندەی ئەوەیانەکە لە وەزارەتی تەندروستی ئەن و باشە بۆ یعنی کە 100 حاڵەتە بێ لە سلێمانی هەر سەدەکە بێکەوە ڕاگەێنرێ بەڵام کە 50 حاڵەتە بێ لە هەولێر بە 3 جار ڕایەگەێنرێت ئێ باشە خۆمەژ ینی جۆرێکی دیکەیە لە شەڕکردنی لایەنی دەرونی و تێکدانی هەستی خەڵکی و ترساندنی زیاتری خەڵکی بە تایبەتی لە شاری سلێمانیا بۆ ئەم بابەتە قسە چیە جەناب وەکو وتەبێژی تەندروستی سلێمانی؟ وەڵی کاک هاوڕێ بۆ ئەو بابەتیانی ئێمە توام بڵێن بە سوپاسەوە هەمانگیەکی باش لەگەڵ وەزارەتی تەندروستیەوە جەنابی وەزیرە هەیە لە نێوان هەموو بەڕێوەبەرایەتیەکانیشە و بۆ ئەو بابەتە ئێمە ینی قسەمان کردو من لەگەڵ وتەبێژی وەزارەتیشا قسەمان کردووە ئەو ژمارانی کە لای ئێمەیە ئێمە جیازەکانمان بڵین چەند جیازێکە ڕاستەخۆ هەموو نەتیجەکان بێکەوە کە دەردەچێت لەلایەن بەڕێوەبەری گشتیەوە دەنێرێ بۆ جەنابی وەزیر و ئەو ئیعلانی دەکات بەڵام ئەوەیە کە لە هەولێر ئەم ژمارانە ئەوە نیە هەمووی لێک کاتا دەربچێ لە چەند کاتێکی جیاوازا دەردەچێت بۆیە ئەوان لە کاتە جیاوازەکان پێشکەوتنی جیازەکانی ئێرە یاخود ئەتوانم بڵێم ئێمە جیازەکانمان چەند جیازێکە بەیەکەوە هەموو جیازەکان کە ڕەن دەکرێت و ئەم پشکنینانە دادەنرێ هەمووی بە یەک جار نەتیجەکە بەڕێوەبەری گشتی دەینێرێت بۆ خۆی خۆشی وا باشترە و لە بەرنامەشایە کە ئەوە بکرێت لە وەزارەت هەموو 24 کاتژمێرێک یەک جار هەموو هەرێمی کوردستان چەند کەس توش بووە
و چەند پشکنین کراوە و چەند گیان لە دەستدان هەبووە پاشان بەپی بارزگاکان جیاب کرێتەوە چکۆ لە هەموو جیهانداوایە 24 کاتژمێر جارێک نەتیجەکانی ئەلان دەکرێت کە ئەمە شتێکی باشتر دەبێت هەم کۆکراوەکە بێ هەم بۆ خەڵک و کەناڵەکانی ڕاگەاندن بەسەراحەت ڕوونتر دەبێت بە دڵنیایەوە چکە مەترسیەش کەمترە کاتەوە ڕاستی طبعاً بێگومان ژمارەیە بەم جۆرە لە ناو سنووری سلێمانی جێی نیگەرانی هەموو لایەکە بێگومان بۆ دۆخی دەرونی هاوڵاتیانیش شتێکی باش نییە بەڵام دەرخستنی واقعیەکان و شەفافێتیش لە ژمارەکان ئەتوانم بڵێم شتێکە لە لایەنە پۆزەتەفەکان کە دەبێت بەو شێوازە بێ بۆی خەڵک واقعی بابەتەکە ببینێ و بزانێ ئێمە کە باسی دۆخی مەترسیدار دەکەین بزانین لە چه دۆخێکین کاکاوڕێ ئەمێ ئاماژە بە یەک نقطە بەم ئێمە ئەو لایەنانەی کە لە دەرەوەی کەرتی تەندروستی گرنگە ئەوەنەی کار و باس لەسەر موچەی هاوڵاتی و موچەی کارمەند و پزیشک بکەن ئەوە کاری ئەوانە کاری ئەوان نییە کۆرۆنا چۆنیەت چۆن بڵاوە بێتەوە چۆن کام لایەنانەیە کاڵی لە سەریکە ئێمە کە باسی لایەنێکی بەتەواتی ئێستا پەرلەمانی کوردستان یاخود لایەنی پەیوەندیدار لە ناو حکوومەتە هەر وەزارەتێک هەر شوێنێکی تر بێ بۆ لەبەرەوەی ئێمە وەکو کەرتی تەندروستی وزارەتی تەندروستی و تەمان وەزارەتی ناوخۆش کە کۆڵێکێکی گەورەی ناو ڕوبەڕبوونەوەی کۆرۆنای و دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانەکەین بەڕاستی ئێمە ئەوەی لەسەرمانە وەکو بە دوواداچوونی پزیشکی ئەمنی ئیجراعات ڕێکارەکان لیژنەی باڵامان هەیە و هەموو شتەکان جێبەجێ دەکرێت ئەوەی ئێستا ئێمە پەک بخا لە داهاتوودا دووشتە یەکەم خراپی باری ئابووری هاوڵاتیان کە ئێمە ناتوانین ئیجراعاتون بکەین کار لەسەر ئەمە بکرێت چۆن ئەمە چاک بکرێت چکە ئێمە لایەنی دابینکردنی دارایی هاوڵاتی نین دوو موچەی کارمەندان و پزیشکان ئەویان زۆر گرنگە بەڕاستی بۆ کاکەگیان ئێمە حاڵەتمان هەبووە گیانی لەدەستداوە دایکی پزیشکە کە 100% پزیشکەکە لەبەروی داوامی کردو بۆ دایکی گواستوتەوە ئێمە کەسمان هەیە کە بە مانگ لە ناو سنتەری کۆرۆنایە نەڕۆشتوتەوانێ ئێستا لەم چەند ڕۆژە گەڕاوەتەوانێ بەس بۆی چاوپێکەوتنی کێ لەگەڵیان باوکی توش بووە کاکە تۆ بەم پزیشکە بڵێ چی کە 6 مانگە موچەیەکی وەرگرتووە خۆبەخشمان هەیە 6 مانگە ئیشەکات لە سنتەری کۆرۆنایە و هاوڕێی خۆی هەیە توش بووە و لەنا ئەوانەشە کە توش بوو بوون هەر خۆبەخش بووە 6 مانگە 300,000 وەرگرتووە کاکە 300,000 6 مانگ بەشی مناڵێکی 10 ساڵ ناکە ئێستا دوجار کاتێک کە مانگرتنێکیش ڕاگەنرا لەلایەن کەرتی تەندروستیەوە وترا پزیشکانی بواری تەندروستی لە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ئەوانی ژمانیان گرتە بوو کە خۆی بە پێچوانەوە ئەوانمانیان نەگرت بوو بەردەوام بوون لەسەر تا ئەم ساتە هیچ سنتەرێکی کۆرۆنا مانگرتنی تێدا نیە لە سنووری شاری سلێمانی و خودمەتگوزاری وەک خۆی بەردەوامە من لێ ناشارمە لە وڵاتانی پێشکەوتوو پزیشک و کارمەند ڕائەکەن لە وڵاتەکە بۆی خزمەتی توشبوویەکی کۆرۆنا نەکەن بەتاتا بە هەموو شتێک لە ئەعلامەکان باس کراوە تا ئێستا پزیشکێک نەبووە سەڵ بکاتەوە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەبەرەوە ئێمە ئەبێ ئەوەنەی خەمی کەرتی تەندروستی و ئەمنیەکە بۆ ئێمە جێبێڵن ئیجراعاتەکە ئەوی کە قسەی لەسەر بکرێت چۆن باری ئابووری هاوڵاتیان ئێستا ینی ئەگەر ئەم ژمارانە بەم شێوازە بێ ئێمە ڕۆژە لە ڕۆژان بگەینە ئەوەی کە کەرەنتینە پێویستیە نەک بڕیارە یعنی من ئەوەیە بینم لە کۆمنتە هاوڵاتی خۆی داواکات ڕاست یعنی ئێمە خەمی ئەوەمان بێ کە تۆ کەرەنتینەت ڕاگەیان ئاەتوانی باری ئابووری خەڵک ڕاگەینی ئاەتوانی خەڵکی ناڕازی بەرامبەر بە خراپی باری موچە نەبێتە هۆی خراپ دووبارە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دڵنی ئەگەر دۆخەکە ئەوە بێت نەخێر ناتوانێت ڕابگەین بێگومان دۆخی هاوڵاتیان بەم شێوازە بێ ئێمە وەکو کەرتی تەندروستی و بە تایبەتر وەکو تەبێش کە لە ناو شاری سلێمانی بە هیچ شێوازە لەگەڵ قەدەغی هاتوچۆی تەواتی و کەرەنتینە نین و لە سەرەتاشۆ پەیامی ئێمە لە دووبارە هەڵکشانەوەی ژمارەکان کە لە چەند هەفتەی ڕابردوو تا ڕوویدا تاکپارێزی بووە و تاکپارێزی دەشتوانم بڵێم تاکە چارەسەرە و بیرمان نەچێت توانای تەندروستی ئەمە مەحدودە کاکاوڕێ یعنی ئەگەر بێت و ژمارە بەم شێوەیە لە هەڵکشانە بێ لە هەرێمی کوردستان لێتی ناشارمە خزمەت گوزاری تەندروستی پێشکەش بە هەموو توشبوویەک ناکرێ و ئەمەش عیبە نییە بۆ کەرتی تەندروستی لەبەرەوەی لە وڵاتی زۆر پێشکەوتوو کە بودجەی دەقاتی ئێمەیە و کەرتی تەندروستی لە پێش ئێمەوەیە نەیتوانی و هەموو توشبوویەک لە ناو نەخۆشخانەکان داخڵکە بگرە لە ماڵۆ دایناوە ئەمە کە پێوترێ هۆم کەرەنتین بەڵام بیرمان نەچێ هۆم کەرەنتین بۆ ئەم واقعە تاڵەی هەرێمی کوردستان زۆر قورسە جێبەجێکردنی لەبەر ئەوەی ئێمە حاڵەتمان هەبوو پۆزتیڤ بووە 20 سەرخێزان لە یەک حوشەی ماڵەوە تۆ ناتوانانی توانات نییە کاکە خۆمەوەکو کەسێ نییە و کەسێ خاوەنی شوقەی خۆی بێ و یاخود باخێکی هەبێ و یاخود خانۆکەی چەند قاتێ بێ بڵە ژوورە تەرخانەکەم بۆ کەسەکەم لەبەر ئەوە ئێمە دەست نایەت نەخێر لەبەرەوە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کەرتی تەندروستی کەرتێکە تێکەڵ بە هیچ بابەتەی زۆر بابەتی کە هەیە قسەی لەسەر بکرێ بە دوواداچوونی بۆ بکرێ کەرتی تەندروستی جێبێڵن بۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لایەنە ئەمنیەکان با ئێمە ئەوە بنەدەست ئێمە ئەمە بین بەڕێوە دڵنیا بن بەس ئێوەش بزانن
چەند بابەتی کە هەیە کە گرنگە چارەسەر بکرێ کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوەی کاکە تەندروستی بە تەنیا هەر ئەوە نییە هەبوو دەرمان و نەخۆشخانە کابرا کە باری ئابووری کە باری دەرونی خراپ بوو بێگومان ئەو کەسە ناتوانێت ئیلتیزام بە ئیجراعاتی ئێمە بکە ئیلتیزام بەڕێ بچووکترین شت چییە کەمامە ئێستا پاکەتی کەمامە ئەوەی من ئاگادار بم ئیمڕۆ گەشتۆتە 20,000 باشە ڕاستە ئێمە لیژنەکان بە دوواداچوون و ئیمڕۆژ چەند شوێنێکیان لەسەر گرانفرۆشی بەڵام کە تۆ کابرا لە وڵاتان ئەمە شتێکی جیهانیە کاگاڕیانی کەمامە لە دەریشەوە کەمە لەبەروی لە هەموو وڵاتە بڵاو بوون و شەریکەکان گرانیان کردووە لەبەر ئەوە ئەم کەمامەیە تۆ بی لە جیاتی ئەوەی لەسەر هەندێک پرسی ناڕاست قسە بکریان بابەتەکە بەداخەوە بەلا ڕێیا ببرێ هەر لایەنێک بێ هەر کەناڵێک بێ تۆ بێ لە جیاتی ئەوە 100,000 پاکەت ماسک بێنە 10,000 پاکەت ماسک بێنە و تەوزیعەکە بۆی ئەگەر بە خەڵکمان و سبەینێ بە بڕیار هەر کەسێ ماسکی پێوە نەبێت ئێمە ئیجراعاتی لەگەڵەکەین کەسەکە بیانوی نەبێ بۆی بڵێ من پارەم پێنێ منیش دڵنیا مەگەر کەسێ داهاتی ڕۆژێکی 5,000 بێ لەسەر عەرەبانەکەی 20,000 بە زۆرە بیا بە ماسکێشک و بەدەستکێشێ بۆیە تکا دەکەم پرسی کۆرۆنا بۆ کەرتی تەندروستی و لایەنی پەیوەندیدار جێبهێڵڕێ و تێکەڵ بە هیچ بابەتێکی تر نەکرێ و ناوچە و ناوچەگەرەتی لە کۆرۆنایە بوونی نییە دڵنیا بن ئەگەر تووشی کارەسات بین یەک لادێ لەم هەرێمی کوردستانە توش بێ هەمووی توش هەبێ لەبەر ئەوە کۆرۆنا شتێکی جیهانیە و دژی مرۆڤایەتیە و بەداخەوە یعنی هیوادارم کەس ئازاری توشبوونی کۆرۆنا بەخۆی و بە کەسوکاری دەرەجەیەکی نەگە ئێمە لە مەینەتی نەخۆش و کەسوکاری نەخۆش ئاگادارین یعنی هەندێک کەس کە قسە دەکا ئەگەر ئازاری کۆرۆنای پێ بکات دڵنیام ئەو قسانە ناکات زۆر کەسی شەبووە من ڕەنگە برادری خۆم بوو بێ پێشتر ڕێیەکی هەبوو بێ بەڵام ئێستاکە کەسێکی یان هاوڕێیەکی توش بووە لە واقعەکە تێگەشتەوە بۆیە تکا دەکەن پێشەوەی ئازاری کۆرۆنا بگا بە کورد ئێمە بتوانین دۆخەکە کۆنتترۆل بکەین و دۆخی تەندروستی و ئیجرات بۆ ئێمە جێبێڵڕێ بابەتەکانی کەش کە پەیوەندی بە ڕێنمایەکانی ئێمە ئەوانە لەسەر ئەرکیشانی لایانی ترە کە ئەتوانن چارەسەری بکەن بە دوواداچوونی بۆ بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە دەستخۆش دکتۆریات سوپاس دەکەم بەڵێ کاگ لوقمانۆک و دکتۆریات ئاماژەی پێدا ینی ڕاستە ئەوەی کە هەیە بوارە تەندروستیەکە بابێت جێبێڵڕێ بۆ کەسانی شارەزا و پسپۆر لەو بوارەداوە وەزارەتی تەندروستیەوەی کە ئەرکی سەرشانی لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی جێبەجێیەکە دەوتە لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستان ینی بە شێوەیەکی باش تا ئێستا خزمەت کراوە لە بوارە تەندروستیەکەدا بەڵام ئەوی کە گرنگە و پێشتریش لە جەنابتم پرسی ینی ئێوە ئەندامانی پەرلەمانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەڕاستی حەقت جوڵەیە بکەن بۆ مەسەلەیە و ئەمە لە نێو پەرلەماندا ینی قسە و باسی لەسەر بکەن و دوجار بڕۆن ینی بۆ ناچن لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بینن لە حکوومەت لە حیزبەکان بەڕاستیانی بۆ ڕێگە چارەیەک بۆ ئەمە بدۆزرێتەوە تا ئەم ڕادەیە بۆ سێنێت بە حەقت ئێمە لە لیژنەی تەندروستی لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنەوە بە وردی چاودێری دۆخی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان کردووە سەبارەت بەو دۆنگۆیانی کە لەم دوایش ئەکرێ سەبارەت بە سیاسیکردنی ڤایرۆسی کۆرۆنا یاداشت لەلایەن فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆی لیژنە تایبەتمەندەکان ڕابسپێرێ لەم حاڵەتە بکۆڵنەوە من کە ئەندامم لە لیژنەی تەندروستی تاکی دەکەمەوە ئێمە دوێنێ کۆبوونەوەمان بوو هیچ ئەندامێکی لیژنەکەمان تێبینی لەسەر ئەم حاڵەتە نەبوو ئەم حاڵەتە بەگشتی ڕەتەکرێتەوە بێگومان لیژنەی ناوخۆشمان هەیە کە لە نزیکەوە چاودێری ئەم بابەتەکە بۆ ئێمەمانان هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە حاجۆمەرانی باڵەکایەتی یاخود لە کفری و کەلار یاخود لە زاخۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت دڵمان لەلایەتی و جەرگمان بۆی ئەسووتێ و نیگەرانین بۆ دۆخی تەندروستی هاوڵاتیانمە لەسەر ئەم بنەمایە کارەکەین بەداخەوە لایەن هەیە ئەم مەسەلێ بە دۆخێکی تر ئاراستەکە و سەرڕای ئەوەی کە دیعاە ئەکە ئاڵەکە ڤایرۆسی کۆرۆنا بە سیاسی ئەکرێ بەڵام ئەو بەناوچەیی ئەکە ئینسان ئێمەمانە نابێ دڵمان بۆ خۆش بێ کە ڕێژەی بەرکەوتوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچەیەک لە ناوچەکان بەرزترە لە ناوچەیەک پارێزراوترە ئێمە ئەم ڕاستیە لەم دوایانە ڕوون بۆ کە ڤایرۆسی کۆرۆنا وەکو دکتۆریش باسیکردنە سنوور ئەناسێنە ڕەگەز ئەناسێنە پلە و پایەی با بڵێن هاوڵاتی و بەرپرس ئەناسێ و نا ڕەنگ ئەناسێ نە ئینتیمای سیاسی ئەناسێ ڤایرۆسێکە نەخۆشیەکی جیهانیە پەتایەکی جیهانی ڕوبەڕوە بێتەوە بەڵام ناشکر ئێمە ئازادی هاوڵاتیان ئەوەندە سنووردار بکەین ئەگەر هاوڵاتیەک لەسەر خراپی دۆخی دارایی ڕەخنەیەکی لە حکوومەتگرت پێمان وابێ ئەمە بە لاڕێدابردنی واقع عاڵەکەی خۆتان نەزانین حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی خراپدایە نەیتوانیوە لە مودەی
60 ڕۆژ زیاتر لە 60 ڕۆژ ئەپەڕی موچە بۆ فەرمانبەران دابین کە فەرموو با بڵێن پێشمەرگە چاو نەترسەکانی کەرتی تەندروستی دکتۆرە بەڕێزەکان کارمەندانی کەرتی تەندروستی لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنانە ئەمە چەند ماوەیە تێپەڕیەوە موچیان وەرنەگرتووە بۆیە هەموو ئەو دیعانەی ئەو خەڵکانە ئەکە ناکاتە ئەوەی کە هەوڵ و جوهدمان بخەینەگەر موچەی یەک مانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکەین ئێمە ئەبینین ئەم حاڵەتە تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاش کە ڕێوشێنی زۆر توندیانگرتۆتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەوێش ڕەخنە ئەژیرێ وڵاتێکی وەکو بەلجیکا ئەگە بە نمونە بێنینەوە زیاتر لە 100 ملیار یۆرۆی تەرخان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کێشەی کرێنشین و کرێنشینەکانی چارەسەر کردووە پارەی ئاو کارەبای بەلاش کردووە پارەی داوەتە هاوڵاتیانی کەوانەی کاریان لە دەستدایە بەهۆی کەرنتینەکردن لەگەڵ ئەوەشدا کاتێک سەرۆکی وڵاتەکە سەردانی یەکێک لە نەخۆشخانەکانەکە کارمەندانی نەخۆشخانەکە بە پشتێکردن وەڵامی سەرۆکی وڵاتەکە دەنەوە حاڵەتەکەش بە تەبیعی وەرەژی وەکو ناڕزایی دەربڕینێک لەگەڵ ئەوەدا وڵاتێکە تەسەوڕەکەم سێم یا چوارەم وڵاتە لەسەر ئاستی دنیا لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆیە لە هەرێمی کوردستان موچە نییە فەرمانبەران موچە وەرناگرن کرێنشینان کرێ خانووەکانیان پێنادرێ کار و کەسابەتی هاوڵاتیان وەستێنراوە ئێمە نەمانتوانیوە حکوومەت نەیتوانیوە سادەترین خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکە لەم دۆخەدا سەرڕای ئەوەی دوو مانجش هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەرنتینەکران و کار و کەسابەتی خەڵک ڕاگیرا ئەگەر هاوڵاتیەک هاتە سەرجادا ناڕەزایی دەربڕی داوای مافێکی خۆی کرد ئەمە بەومانایە نییە ئەم هاوڵاتیە دژی دەسەڵات و حکوومەتە یاخود ئێوێ کۆرۆنا بە هاورد دەبکە بۆ هەرێمی کوردستان و بۆ لە ناو شار و شارۆچکەکان بڵاویان بکاتەوە بەڕاستی ئەمە قسەیەکی زۆر نامەنطقیە و ئەمە تاوانێکی گەورەیە چونکە ئەگەر حاڵەتی وا وجودی هەبێ ئەگەر خەبەر نەدەی ئەگەر باسی نەکەی ئەگەر سکاڵا تۆمار نەکەی ئەگەر ناوی کەسەکان و لایەنەکە نەدەی ئەگەر حاڵەتەکە نەخەیە بەرچاو ئەمە ڕوبەڕووی تاوانێکی گەورە ئەبیەوە بۆیە تەکی دەکەمەوە لەوەی وێرای ئەوەی فراکسیۆنەکەمان یاداشتمان پێشکەش کردووە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە لیژنە تایبەتمەندەکان ڕابسپێرێ لەم حاڵەتە بکۆڵنەوە لە هەمان کاتدا داوامان کردووە لە داواکاری گشتی بێتە سەرخەت ئەگەر داواکاری گشتی لەم کەیسە نێتە سەرخەت لەم بابەتە لێکۆڵونەوە نەکە ئیجرئات نەکە کۆی دەسەڵاتی دادوەری و یاسا لە هەرێمی کوردستانەکەوێتە ژێر پرسیارەوە یعنی وەڵامی یاونەتەوە داواکاری گشتی کاک لوقمان تاکو ئێستا نەخێر تاکو ئێستا ئمە چاوەڕێ ئەوە بووین هەردوێنێ داواکاری گشتی هاتبا سەرخەت ڕاگەندراویشی دەرکردبا داوای لەم لایەنانە کردووە کە بەڵگەی پێویست پێشکەشکن سەبارەت بەوەی چێ کۆڕۆنەی هاوردە کردووە چێ دەواازە سنوورەکانی واڵا کردووە ئێمە ئەبینی کە هەرێمی کوردستان هاوسەی وڵاتێکی وەکو ئێرانە کە زیاتر لە دەواازەی سنووریمان هەیە بەرەو ڕووی وڵاتی ئێران جگەلەوە لە هەندێک ناوچەکان هاونیشتیمانیان بەڕادەیەک تێکەڵن ئەگەر بە نمونەت بۆ بینمەوە ناوچێکی وەکو شارباژێر چەمی چۆمان هەیە گوندێکە لە ناوچەی شەناخسێ و مەروێ گوندێکە نیوەی هەرێمی کوردستانە نیوەکەی دی کۆماری ئیسلامی ئێرانە جگەلەوە لە ناوچەکانی تر لە ناوچەی خانەقین و ئەو ناوچانە هاوڵاتیان تێکەڵن بڕۆ لە ناوچەی مەخمور و هاتوچۆ بۆ هەولێر حاڵەتێکی ئاسایی هاوڵاتیان تێکەڵن و خەڵکی هەرێمی کوردستان و هاتوچۆ ئەکەن بۆی ئەگەر هاوڵاتیەک لە مەخمور هاتە هەولێر بەومانایە نییە ئەگەر هاوڵاتیەک لە خانەقین سەردانی کەلاری کرد بەومانایە نییە کە هاتووە ڤایرۆسی کۆرۆنا بێنێت تووشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بۆی ئەمە حاڵەتێکە بەگشتی ڕەتەکرێتەوە و ئەمە تاوانێکی گەورەیە و سەرەتایەکی خەتەرناکە تاکی دەکەمەوە لە هەرێمی کوردستانی من لەم دۆخەدا پێویستیمان بەوەیە کە زیاتر یەک ڕیزیگەلەکەمان بپارێزین و هەروە تەبایی بکەین و هەروە هەوڵ بدەین خزمەت گوزاری زیاتر پێشێش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین چکە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی خزمەت گوزاری باشترن کە لەوەی کە لە دۆخی ئێستادایە. بەڵێ دەست خۆش کاک لوقمان بەڵێ دکتۆریا دیانی بابەتێکی دیکە کە بەڕاستی زۆر ناشرین و نەشیا بوو لە تۆڕە کۆمەڵاتەکانمان بینی یعنی ئەمەش خۆی دیار بوو کە بەڕاستی ئامانجدارە و ئەیانەوێت ئەو کەسانی کە توشبوون بە ڤایرۆسەکە کامان بینی هەمومان لەسەر شاشەکانی میدیا یاخود لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان کە چاوپێکەوتنیان لەگەڵەکرا یعنی ئەمان بینی چه هەستێکیان وەکو جەنابەت ئاماژەت پێداوە چۆن ئەیان ناڵان بەدەست یعنی توشبوونیان بە نەخۆشی کۆرۆنا کەچی سەرڕای ئەمە هەندێک کۆمنت و هەندێک ڕەخنە و هەندێک تێبینی زۆر نەشیا و ناشرین بەرامبەر ئەمانە ئەوترات دوجار ئەمە هەستێکی دیکەی ناخۆشی بەرامبەر بە توشبوانی کۆرۆنا دروست کرد بۆ ئەمە بەڕاستی چی بکرێت بۆ ڕوبەڕوونەی ئەم کەسانە چی بکرێت و ئێوە چیتان هەیە بەڕاستی بۆ ئەوەی کە نەهێڵن ئەو کەسانی کە توژون و ڤایرۆسی کۆرۆنا بخرێنە بەر زوومی کامێراکان بەڕاستیانی خۆی کاک هاوڕێ دوو نقطە هەیە ینی ئەتوان بڵێن بۆ بە کێشە یەکەم کەلتوری ئێمە خەریکە کۆرۆناکە بە عیبە کە ئەمە جێی نیگەرانیە لەبەرەوەی کۆرۆنا
ڕاستە لە ئێستادا پەتایەکی بڵاوە بەڵام هیچ جیاوازێکی نییە لەگەڵ کەسێکە کە بۆ نمونە ئیلتیهاباتێکی قەسەباتێکی کەی دەبێ یان ئەنفلۆزایەکی وەرزی کە ساڵانی پێشوو هەبووە یان ئیلتیهاباتێکی گورچیلە جەڵدەیەکی دڵ کە ئەم شتان ئەم جۆرە نەخۆشییانیانی هیچ جیاوازێکی ئەمەش جۆرە پەتایەکە و هیچ عیبەیەک ڕاست ئەمەیە دوو بێمتمانەی خەڵک بەرامبەر بە بابەتەکە کە هیچ پەیوەندیەکی دڵنیان بە کەرتی تەندروستیەوە نەبووە کە ئەو بێمتمانەیە هەبووە هۆکاری تر هەبووە کە خەڵک بەو شێوازە تەقیەوە بەرامبەر بە کۆرۆنا وای کرد کە خەڵک ئەگەر واقعەکە نەبینێ بە چاوی خۆی بڕوانەکە یەکێ لەوانە خاڵاتی خۆی داوای زۆرینی کۆمنتەکان بۆ نەخۆشەکان پیشان نایەن بۆ ژمارەی باڵی ناوی گیان ئەوەی کە گیان لە دەزا بڵاینانە شتێک هێنای مافی نەخۆشە بە هیچ شێوازێک ئێمە ناتوانین ناوی نەخۆش بڵاو بکەینەوە یاخود نەخۆش بینە سەر شاشە ئەگەر خۆی ڕازی نەبێت و بەداخیشەوە ئێمە هەستین بە شێوازێک گوتمان هاوکاری گەڕانەوەی بنتمانە ئەەکەین خەڵک واقع ببینێت کە سلێمانی لەوەی هەبوو لە هەموو کەرتەکانیان شەفاف بووە لەبەرەوە ئێمە شەفافی دیموکراسیەکە وەکو خۆی جێبەجێمان کردە وتمان کاکە خەڵک بابێت خۆی بە واقعی ببینێ بەڵام بینیمان نەخێر خەڵک هەر ینی هەندێک کۆمنتم بینی بەرامبەر بە هەندێک کەس کە لە داهات دوای فترەی گیانی لە دەستدا کە بەڕاستی ئەوانە حەقە داواکاری گشتی بیان خاتە ژێر لێپێچینەوە و ینی لێپرسینەوەی توندەوە بەڕاستی ئەو بربەڕەڵایی ینی بەڕاشکاوی بەداوی لێبوردنەوە قسەیەکەم لە تۆڕی کۆمەڵایەتی بوونی هەیە لە هەرێمی کوردستان تەحەداکەم لە هیچ وڵاتی شتە بوونی نییە کە واشی لێ هاتۆ خەڵک ئێستا بەس ئەوە ئەبینێ خەڵک ئەو کۆمنتە ئەخوێنێتەوە یعنی وای لێتۆ کۆمنتێکی ناشرین بەرامبەر بە کەسێکی توش بوو یان بەرامبەر بە پرسێکی کۆرۆنا زۆرترین لایکی بۆیە کە ئەمە جێی نیگەرانیە کەواتەمەشانی هەر بە ئامانجکردنی مەسەلەگە بێگومان یعنی کاکاوڕێ ئەزانین کۆرۆنا چییە کۆرۆنا توانم بڵێم نازان بڵێ بۆ بە بنێشتە خۆشەی هەموو بابەتی ئێستا یعنی وای لێ هاتووە کۆرۆنا خەریکە لە واقع لەبەری خۆی دەردەچێت کاکە ئەگەر کۆرۆنا بەس لە سلێمانی یان هەرێمی کوردستان هەبوایە چیتانە و لەسەری بیڵێ ئاسایی بۆ کاتە قوبوڵە حەقتانە بەڵام کاکە کۆرۆنا تۆ وڵاتی دراوسێ و ئەناڵێنێ دوورترین وڵات لە تۆ هەر ئەناڵێنێ و بەڕاستی باسی مۆزوعی ڕێگەی هاتوچۆ و سنوور و نازام هاتنە ژوورەوەی کۆرۆنا کاکە خۆ کۆرۆنا بە پاکت نایە خەڵک بێنێتە ژوورە بۆی خەڵک توشکە ئەمە یەک دوو با بزانن خراپی باری ئابووری وای لە ئێمە کردو ڕێکاش بکرێتەوە هیچ سەبەبێکی کە نەبووە خەڵک باری ئابووری باش بووە خەڵک لە برسا نەمردایە خەڵک لە تاو برس نەهاتایە سەرجادا ئێمە قەت ئیجراتمان شل ناکەن ئەو دەستشلکردنەوەی حکوومەت باش نەبوو لەو کاتەیە دکتۆریات کاک هاوڕێ شتێکی پێوترێن ناچاری تۆ کە ناچاربی بەرامبەر بە واقعی خەڵک ببینی کاک هاوڕێ خەڵک کە توانای کڕینی پێداویستی ماڵ و مناڵی نەبوو دڵنیا بە لە مردن ناترسێ ڕاست ئەمە واقعە زۆری جوانەوە بینیمانیانی واقعە لەبەر ئەوە هیچ کۆمنت ێباک ینی بەڕاستی حەقە داواکاری گشتی کە ئێستا لەم پرسا بە سوپاسەوە هەمیشە هاودەنگ و لەسەر خەت بۆ لەگەڵ ئێمە هاتۆتە خەت لەگەڵ بەڵێ هەمیشە لەگەڵمان بۆ و پشگیری تەواوی پرسەکانی کردووە بە هیچ شێوازە لە هیچ لایەنێک و لە هیچ کەسێک لە هەر پۆستوپلەیەکا بێ بەڕاستی نابێ قوبوڵ بکرێ باسی کۆرۆنا بەلاڕێیا ببرێ یاخود کۆمنتە بێ لەسەرەوەی کەرەنتینە لە سەرەتادا بۆ کراو کاکە ئەزانی بۆ دۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرەتادا باش بوو ئەزانی بۆ خەڵک نەئەمرد ئەزانی بۆ نەخۆشخانەکان پڕ نەبوو لەبەرەوەی کەرەنتینە کرا لەبەرەوەی بڕیارەکە ڕاست بوو لەبەرەوەی داخلی سنوور ڕاست بوو کەرەنتینەک شاری سلێمانی یەکەم شوێن بوو کە هاوڵاتی لە وڵاتی سین گەڕایەوە کەرەنتینەمان کرد هەندێک کەناڵی نابەرپرس چون مقابلەیان کردیان بە پرسێکی خراپتر بەڵام ئەوە نەتیجەی خراپەی باری ئابووری و دەشلکردن لە ئیجراتەکان ئەمە گەشتینە ئەم قۆناغە و ئێستش دۆخەکە لە دەست دەرنەچووە ئێمە تعامل ئەبێ لەگەڵ واقعی خۆمانە بکەین من ئەگەر ئێستا هەموو هاوڵاتیان لە کاتی خۆیان موچەی وەربگرتە داوامیشی نەکردە هەموو هاوڵاتیە من ئەزانم حکوومەتی هەرێم لە دۆخێکی ئابووری خراپدایە و بەڕاستی وەزارەتی تەندروستی بە هەموو شێوازێک پشگیری بابەتەکەی کردو هەمانگیکی زۆر باش هەبووە گرنگە بەڕاستی بەڵێ بەڕاستی هەمانگی باشەیە لە ئیجرات لە بڕیارەکان هەمووی بە هەمانگی و لەگەڵ یەکا بڕیار دەدرێ بەڵام ئەگەر ئێستا توانای ئابووری هەبووە لە هەرێمە هەموو ماڵێکە موچەخۆری تیانە $500 بایەتەوە موچە لە کاتی خۆیان بووە باوەڕکە ئێمەش ئێستا حەزمانەکە کەرەنتینە بکەین تا ئەم دۆخە جاریکە بگەڕێنینەوە سە لە بەغداد داواکراوە دکتۆریات ینی کە حکوومەت لە ڕێگەی بریکارەکانەوە ماسک و دەستکێش دابشکا بەسەر خەڵکی ئایمە ڕاستی مەش هەنگاویشی گرنگە بە حەق بێگوڵم لە سەرەتاوەی گرانە کار لەسەرەوە بکەین ینی من ئێستا زۆر جار باسەکرێت دروستکردنی بینا و نازانم کەمی کاکە
ئەجیزە و بینا بەس نییە بۆ ڕوبەڕوونی کۆرۆنا شتێکی پێوترێت سەرچاوی مرۆیی کە کارمەند و پزیشک و یەکەی ئیداری و کارژێڕیە ئێمە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان نەقسمان هەیە پێش ئەوەی لە کۆرۆناش تووشی کۆرۆنا بووبێتی و لە ئێستادا ئەو خراپیباری ئابووری کارمەند و پزیشکانی تێدایە و طبعاان لەژێر فشارێکی دەرونیە بن بێگومان کەسێک کە پاداشتی خۆی 6 ڕۆژجارێ وەری نەگرتە بێ قەت ناتوانێت بەرداوام بێ کاکە ئەویش ماڵ و مناڵی هەیە ئەویش کرێتیەوە بێ کرێ بات فەرقی نییە من یەک شتەڵێ کاسبکاران ئەو کەسانی کە دوکان و ئیشیان هەیە خۆ 6 مانگە دوکانەکانیان کەرنتینە نەکرا و باری ئابوووریان بۆ جۆرە تێکچوو کە تحملیان نەماوە هاتنە سەرجادە بەڵام کارمەند و پزیشکا کە 6 مانگە دوو موچەشی وەرنەگرتووە یعنی ئەمە ئەو پەڕی هەز بە بەرپرسیارەتیە و دڵنیا بن کارمەندان و پزیشکان لە هەموو هەرێمی کوردستان وەکو یەک جەستە کارەکەن و ئەو شتانی کە باز دەکرێت لەم لەولۆلانە ناو کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بوونی نییە بە دڵنیاییەوە بۆیە من لێرەوە داوا لە سەرمایه‌دارانەکەم لە ئێستادا دابشکردنی ماسک بەسەر هاوڵاتیانە گرنگترین شتە چکۆ ئێستا ئێمە تعامل لەگەڵ دۆخێکەکەین کە ئەبێت تاکپارێزی یعنی هیچ حەلێکی کەمان نییە بەڕاشکاوی ئێڵین ئەبێت تاکپارێزی جێبەجێ بکرێ چکە نقطەیەکە کاکاوڕێ ئێمە گەر بمانزانیا کۆرۆنا مانگێکی کە کۆتاییەت ڕەنگە بە هەموو لای بماتوانێت خەڵک مانگە بکەینە ژوورە و یارمەتیکی ئابووری بین تا ئەوەنی بڵین بژێویەکی ژیانی سادە بۆ هەموو کەسێ ئەمەکەین بەڵام کۆرۆنا کەس نازانێت چەند دەمێنێتەوە و چەند درێژە دەکێشێ لەبەرەوە کەرنتینەکردن و قەدەغی هاتوچووی تەواوەتی هیچ حەلێک نییە و هیچ سوودێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا نابێ بەڕێی ئێمە ئەوەی کە دەکرێت تاکپارێزیە و لە ئێستادا ئەوەی خەڵک دەیبینم ئامادەیە تاکپارێزی بکە بەڵام نقطەیەکی ئیستیجابەی خەڵک زۆر ئیستیجابەی خەڵک من دڵنیام لە بە ناو بازار بە مۆڵەکان بە سەرجادە بیبینیانی بەڕاستی ئەبینی چۆڵەیەک و خامۆشیی پێوە من دڵنیام لە سەرتا شروتم ئاستی هۆشیاری هاوڵاتی کولاستێکی بەرزدا بەڵام هەندێک هۆکاری تر وای کرد بەرامبەر بە بابەتەکە بتەقێتەوە ئێستا ژەوەیە کە هەندێک خەڵک نقطەی هەیە ئێمە توانای دابینکردنی ماسکمانە بۆیە من داوا لە سەرمایه‌داران ئەو لایەنانە دەکەم دەتوانن بە دابشکردنی ماسک بەسەر هاوڵاتیاندا دڵنیا بن ئەوە ئێستا باشترین خزمەتە کە پێشکەشیەکەی بە ئەگەر دو قسەی جەناب وەرگرم و دو پەیامت لەم بارەیەوە بە تایبەتی کە مەترسیەکانی کۆرۆنا نەکرێتە سیاسی چی ئەڵێیت بەڵام لە ماوەی یەخولەکە خاڵ یەکەم داوا لە هاوڵاتیانەکەم پابندی ڕێنمایی تاکپارێزی بن و دڵنیام لە دڵسۆزی و بەرزی ئاستی هۆشیاریان ئەمەیەک خاڵی دووەم داوا دەکەم پرسی کۆرۆنا تێکەڵ بە هیچ بابەتێکی سیاسی و هیچ بابەتێکی تر نەکرێ خاڵی سێم تکا دەکەم کۆرۆنا جێبێڵن بۆ کەرتی ئەمنی تەندروستی و کەرتی ئەمنی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناخۆ بەڕێوەبەرایەتیەکان ئەوەی کە ئەمێنێتەوە ئێوە کاری لەسەرکەن چۆنێتی دابینکردنی موچەی کارمەند و پزیشکە کە لە هێڵی پێشەوەی بەرگریان و ڕۆژانە چەندین کارمەند و پزیشک و کەسوکاریان توش دەبێ هەروەها دابینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان لەم دۆخە هەستیارەدا بۆ ئەوەی ئێمە بتوانین هیچ نەبێت ئەو ئیجراتانی کە پێشنیاریەکەین و لە چەند ڕۆژی داهات و تا کاری لەسەر دەکرێت بتوانین بەسەر هاوڵاتیانە جێبەجێ ڕاگەیاندن و سوشیال میدیا چیڵی بێگومان من داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەم هەر لایەنێکی گلەی لە هەر لایەنی کە هەیە بە راپۆرتێکی جیابیکە من علاقەمان بەلایەنیکەوە بابەتی ترۆنیە بەڵام کە هاتیتە کۆرۆنا بەڕاستی دەبێ هەر کەناڵێک و هەر لایەنێک بابەتی کۆرۆنای تێکەڵ بە بابەتی سیاسی کرد یا باسی ناوچەگەرێتی و بەراوردکردنی ناوچەکانی کرد کەمە جێی نیگەرانی ئێمە بەڕاستی داواکاری گشتی بێتە سەر هێڵ و بڕیارێکی شێ لە وەزارەتی ناوخۆ کە هەر لایەنێک و هەر کەناڵێک بە شێوازە تەعاملکە ڕوبەڕووی لێپێچینەوە و هەروەها سزای تون دەبێتەوە بۆیە تکا دەکەم لە هاوڵاتیان دووبارە ئەرکی سەرشانیەمە و کەرتی تەندروستی دڵنیا بن ئەوەی لە تواناماندا جێبەجێ دەکەین بەڵام بە ڕاشکاوی دەڵێن توانای ئێمە سنووردارە و دڵنیا بن لە هەر بڕیارێک ئێمە دەیدەین باری ئابووری ئێوەمان لەبەر چاوە بۆیە تۆشکە ئەچیتە دوکانەکەت باری تەندروستی خۆت و مناڵەکەت و چواردەورەکەت لەبەر چاو دەست خۆش دکتۆریات سوپاس دەکەم بەڵێ کاگە لوقمانوەردی وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان و وەکو ئەندام لە لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دوا قسەتان لەم بارەیەوە چییە و دوا پەیامتان و هەنگاوەکانی داهاتووتان بەڕاستی یعنی ئەو کە بێت دەستی پێ بکەن چی بێت بەڵام لە ماوەی دوو خولە کاگە بکرێ پەیامی خۆت بگەێنی ئێمە لە دوای دوومان کەرنتینەکردنی خەڵکی کوردستان و دەستپێکردنەوەی بابڵێن شکاندنی کەرنتین و ئاساییکردنەوەی دۆخی بازار ڕامانگەیان لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو تەرکیزی فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کارەکانمان تایبەت بێ بە هەڵسەنگاندنی دۆخی دارایی بە دوواداچوون و هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە دارایە سەختە و بۆ سەرخستنی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا هاوزەمان کە ئێمە ئەبینین تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی
چەند بە پەرۆش و لە خەمە چەند بە هێواشی و بەهێمنانە چەند بە بێدەنجی دوور لە مزایەداتی سیاسی هەموو جوهد و توانایەکی خۆیان خستۆتە گەڕ بۆ ئەوی بتوانن گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا سەر بخەن و بتوانن هەرێمی کوردستان لەو قەیرانە دارایە سەختی کە تێکەوتۆ ڕزگاریکەن. پێمان وابوو کە لە پەرلەمانی کوردستانیش هەموو فراکسیۆنە جیاوازەکان تەرکیزمان لەسەر ئەم نقطەیەبی ئەم خاڵەبی بۆ ئەوی بتوانین هاوکار و پشتیوانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بین بۆ تێپەڕاندنی دۆخی خراپی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخە خراپەدا. پێمان وایە ئەمە ڕێگا ڕێستەکەیە بەلا ڕێبەدابردننی ئەم پرسە بە هەر ئاراستەیەکی تر پێمان وایە هەست نەکردن بە بەرپرسیارەتی و پێمان وایە ئەمە خۆت زیینەوەی لە بەرپرسیارەتی و پێمان وایە ئەمە تێکدانی یەکریزی نیشتیمانیە. بۆیە ئێمەش لامان سەیرەکە لە حاڵەتێکدا ئێمە فراکسیۆنی یەکێتی بەو نەفەسە کارەکە و تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەم نەفەسە لە خۆ بردووانە کارەکە بۆ سەرخستنی گفتوگۆکانی لەگەڵ بەغدا و تێپەڕاندنی قەیرانی دارایی. ئێمە ئەبینین لایەنەکانی تر لە دەستگایەکی ڕاگەیاندنی نێودەوڵەتی باس لە بە سیاسیکردنی ڤایرۆسی کۆڕۆنا و هاوردەکردنی بۆ هەرێمی کوردستان و داخلکردنی هاوڵاتیان بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی کە زیاتر ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بێتەوە کە ئەمە پێمان وایە ئەمە ئەنجامدانی تاوانێکی گەورەیە. بۆیە ئێمە تەکید لەوەکەینەوە هەرێمی کوردستان لە دۆخ و لە هەلومەرجی ئێستادا پێویستیمان بە یەکریزی پتەوکردنی یەکریزی گەلەکەمانە، پێویستیمان بۆی خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان کەین، پێویستیمان بەوەیە کە هاوڵاتیان لەو دۆخە نالەبارەی کە ئەمڕۆ تێکەتن لە بواری داراییدا یارمەتی و دەستگیرۆیان بکەین. ئێمە بیری هاوڵاتیانی بیری هەموو لایەکە خەینەوە کە ئێمە لە مانجی سێوە پێشنیازمان کرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیارێک بدا بە لێ خۆشببوون لانی کەم لە 2 بۆ 3 مانجی کرێنشینیان لە کەرتی گشتی و تایبەت حکوومەت لیژنەیەکی پێکەناوە تاکو ئێستا لیژنەکە هاوڵاتی کار و کەسابەتی ڕاوەستاوە. بۆیە ئێمەش لە لیژنەی تەندروستی پێمان وابوو دوێنێ بڕیارماندا و یاداشمان بەرز کردو پێمان وابوو کەرەنتینەکردنی گشتی خزمەت بە دۆخی ئێستاناکە بەڵکو ئەبێکار و کەسابەتی هاوڵاتیان بەردەوام بێ بە لە بەرچاوگرتنی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروست. سپاس بۆ کاک لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی کە لە سۆدەکانمان لە شاری هەولێر میوانمان بووی. هەروە سپاس بۆ دکتۆر یاد نەقشبەندی و دەبێژی تەندروستی سلێمانی. سپاس دکتۆر کە لە بەرنامەی پانۆرامام شەو لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە هەمیشە تەندروست باش بن، تکایە خۆتان پارێزن بۆەوەی هەموو لایەکتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆڕۆنا. خواتان لەگەڵ.